هوا هی تایبەتی جیت ڕۆژەوێدا مژار کوش هەندێک ئالیاوەتی بەحثکردن مژارە پاشخستن و زێدەتریە هەڵبژارتنەوە کو دەمایێژی دیوارکردیە ساڵە بێدا هەیوا دوودا ئۆکێ ئێماژە پێوەتێکردن ڕەنگە یەکەتیژی زێدەت گەلوویەکی بە بین پاشخستن کە پارتی هەڵواستاوی هەری داویە تایبەتیژی سەر ئەنجامدان و پاشخستن و هەڵبژارتنان چه ئەگەرێک ڕێکێدانە ئەگەر بین پاشخستن برای زانا مەلا خالید سەرۆکی بەرێ فراکسیۆنا پارتی پەرلەمێنتا کوردستانێت گەلمەدا کاکزانە گەلە بخێراتن زۆر ممنون بێکسەر بچین هیچ کۆبوونەوەیەکی داخراو هەبووە هی پارتی هەڵوێستێکی جیاوازی هەبی لەوەی کە باس کراوە کە لەگەڵ هەڵبژاردنەوە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنە لە مانجی دوو بەتەکید بابەتی هەڵبژاردن لە لای پارتی دموکراتی کوردستان لە ڕابردووشدا هەموو ئەو هەوڵانەی کە ئێمە دامان لە خوری پێنجەمی پەرلەمانی کوردستان چ لە ناو هۆڵی پەرلەمان و چ لە دەرەوەی پەرلەمانی کوردستانیش لە دانوستانی نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەت ئێمە و برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هەوڵەکانمان بۆ ئەوە بووە کە هەڵبژاردن لە وادەی کە هەبووە لە کاتی دیاریکراوی خۆیدا هی پێشتر بەڵێ ئەنجام بدرێت بەڵام هەموو ئەو زنجیرە دانوستانانەی چ لە جەولەی یەکەمی دانوستانەکان کە هەشت کۆبوونەوە ئەنجامدرا لە لێمان لایەنە سیاسیەکان 5 کۆبوونەوە تایبەت لەگە برادرانی یەکێتی و 3 کۆبوونەوەش لەگەڵ کۆی لایەنە سیاسیەکانی تر و لە جەولەی دووەمی دانوستانەکانی جارێکی تر لە ماوەی ئەو ساڵی کە تەمەنی پەرلەمانی کوردستان درێژکرایەوە دیسان جارێکی دیکە وەفدی ئێمە و برادرانی یەکێتی زنجیرەیە کۆبوونەوەمان ئەنجامدا لە هەموو کۆبوونەوەکان ئێمە تاکیدمان لەوە کردەوە کە هەڵبژاردن مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نە ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان نە یەکێتی نیشتیمانی کوردستان نە هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان ئەو مافەی هەیە کە ئەو مافە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەوت ئەجا لێرە دەنگو هەیە لێرە و لەوێ باز دەکرێت دەڵێ بە ئاشکرا پارتی دەڵێ ئێمە لەگەڵ هەڵبژاردنین لە وادەی خۆی پێشتریش کە ئەم ساڵ دەبووە ئەنجام درابان ئێستا کە مانجی 2 ساڵی داهاتوە دەڵێ بەڵام لە پشت پەردە قسەی دیکە هەیە دەڵێ لە بەرژەوەندی پارتیش نییە ڕەنگە دەنجی خۆی لە دەست بدا سەنجی خۆی لە دەست بدا شتیوا هەیە یان پارتی ئەگەر ئەو دەنگوانە هەبی چۆن ڕەت دەکاتەوە بزانی ئێمە بە زمانێکی تۆزێک سادەتر بۆ خەڵکی کوردستان ئەو بابەتە ڕوون بکەینەوە خەڵک خۆی بڕیار بدا ئەرێ پارتی لەگەڵ هەڵبژاردنیان لایەنەکانی تر یا پارتی ڕێگرەیە لایەنەکانی تر ئێمە لە دەستپێکی مفاوەزاتمان لەگەر برادرانی یەکێتی و لەگەڵ لایەنەکانی تر ئێمە تاکیدمان لەوە کردەوە کە هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرێ ساڵێک بەر لەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان کۆتایی پێبێ ڕێک ساڵێک بەر لەوە ینی ئێمە لە 3/11/2021 پێش وەختە حاضر بووین 3/11/2021 لەسەر داوای ئێمە لە ناو پەرلەمانی کوردستان کۆبنەوەی فراکسیۆنەکانی پەرلەمانی ئەنجامدرا بۆی ئێمە بتوانین هەڵبژاردن لە ساڵی داهاتوودا لە وادەی دیاریکراوی خۆی ئەنجام بدەین داوای یەکێتی وەلایەنەکانی تر لەسەر کاراکردنەوەی کۆمسیۆن ئەوە بوو کە کۆمسیۆنەکەی هەمانە وەکو خۆی کارا بکرێتەوە پارتی بە پێی بەرکەوتەی ئینتیخاباتی خۆی کۆمسیۆن دروست نەکە باشە ئێمە لە دوای 5 کۆبوونەوە ئێمە ڕازی بووین وەکو پارتی دموکراتی کوردستان کە ئەو کۆمسیۆنە دروست بکەینەوە فەرمونون دەنجی پێ بدەین بۆی هەڵبژاردن بکرێت ئەو جارەیان لە دوای ئەوەی کە ئێمە ڕازی بووین لەسەرەوەی کۆمسیۆن دروست بکرێتەوە برادرانی یەکێتی و هەندێک لایەنی تریش هاوکار بوون لەگەڵیان پرۆژەیەکیان هێنا لە کۆتا ڕۆژی وەرزی یاسادانانی ساڵی 2022 کە لە لە 30/3/2022 پرۆژەیەکیان تەقدیم کرد کەمە معلومە لە کۆتا ڕۆژدا و 6 مانگێک مابی بۆ ئەوەی هەڵبژاردن ئەنجامدرێ ناتوانین تعدیلی قانونی انتخابات بکەیت بۆی لەم پەر دروست بکرێت باشە ئەو کات ئێمە پرۆژەکە وەرگیرا لە مانجی 5دا ئێمە ڕامانگەیاندمان فەرمونون پەلە بکەن ئێوە دانیشتنی پەرلەمان پەگمەخەن 3 مانگ دانیشتنی پەرلەمانیان پەخست بە بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی پەرلەمان دانیشتنی پەرلەمانی نەکرد بۆی یاساکە تعدیل نەکرێت لە پێناوی چی بۆی هەڵبژاردن ئەنجام نەدرێت ئەمە هەنگاوەکانی یەکێتی لە مانجی 6دا کە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان دەستی پێکردەوە گوتمان فەرمونون تعدیلی ئەو پرۆژەیە خۆتان تەقدیمتان کردیە بیخەنە بەرنامەی دانیشتنی پەرلەمان بۆی تعدیلی یاسای هەڵبژاردن بکەیت وەکەوەی خۆتان دەتانەوێت نیان خستە دانیشتنی پەرلەمانی کوردستان پاشان هاتین بە ناچاری وادەکە کۆتایی هات بۆی هەرێمی کوردستان نەکەوێتە فەراغی یاسایی ئێمە تەمەنی پەرلەمانی کوردستانمان بۆ ماوەی 2 وەرزی یاسادانان کە ساڵێک دەکات درێژ کردەوە لە دوای ئەمە ئەوە بوو کە جەولەی دانیشتانەکانمان دەست پێ کردو لەگە برادرانی یەکێتی بۆی تعدیلی یاسای هەڵبژاردن لێرە زیاتر باسی یەکێتی دەکەی وەکو پارتی یەکێتیش لێرە نییە مەسەلەن بەڵام هەر شتێک کە داوایان کردبی وەکو ئەوان بووە دواخراوە پێک نەهێنراوە بە هەر نەوەعکبی ئەی ئەم جارە پارتی چه هەوڵەکی دەدا بۆ ئەوەی لە وادەی خۆی ئەنجام بدرێ هەڵبژاردن نەک دیسان
ئەوەی کە ئێستا هەوڵ دەدرێت لەلایەن یەکێتیەوە دیسان هەڵبژاردن دوا بخرێ زانی تەنها ئەوە تەواو بکەم بۆ بەڕێست و بۆ بینەرانش بۆی ڕوون بێت بابەتەکە کە ئێمە تەمەنی پەرلەمانمان درێژ کردەوە جارێکی تر داوامان لێکردن بفەرمونون ئەوەی ئێوە دەتانەوێت چییە داواکاریەکانتان لە دانوستانەکانمان برادران یەکێتیمان گوت ئەوان مەبەستیان بوو هەرێمی کوردستان بکرێتە چواربازنە ئێمە ڕازی بووین مەبەستیان بوو کە کۆمسیۆن وەکو خۆی تەفعیل بکرێتەوە ئێمە ڕازی بووین بەڵام دانیشتنی پەرلەمانی کوردستانیان ئەنجام نەدەدا بۆی ئەم داواکاریانەی خۆشیان زێبەزێت بی لە پێناوی ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام نەدرێ ئەمە دروستکردنی کۆسپەکان بوو تاوای لە دادگای ئیتیحادی بڕیاریدا کە ئەم درێژکردنەوەی وادەی پەرلەمانی کوردستان نادەستوریە کەمەش بڕیارێک بوو بەڕاستی بۆ ئەوە بوو کە هەرێمی کوردستان بکەوێتە بۆ شایی یاسایی ئەگەنا بڕیار ئەمە یاسا بوو ئەمە بە بڕیار تەمەنی پەرلەمانمان درێژ نەکردەوە دەستی بەغدا بە یاسا بوو کە تەمەنی پەرلەمان بەردەوامی خولی پێنجەمی پەرلەمان بوو نەک بە بڕیارێک تەمەنی پەرلەمان درێژ بکەینەوە من ناچمەوە سەر ئەو بابەتە چونکە بڕیارەکانی دادگای ئیتیحادی دیارە لە دژی هەرێمی کوردستان کە بە شێوازێکە ئەو تەفاسیلە ئەوەی کە ئێستا یەکێتی دەیکات تانەدان لەسەر یاسای هەڵبژاردن لە دادگای ئیتیحادی کە ئەمڕۆکەش دادگای ئیتیحادی دانیشتنی تایبەتی لەسەر ئەم کەیسە هەیە پێش حەدەز نەکەوین بڕیار چۆنە بەڵام ئەوەی یەکێتی مەبەستیەتی تانە لە هەڵبژاردن یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان بدا بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەبێ قانونی هەڵبژاردن بمێنێتەوە پەرلەمان نییە ئێستا کە قانون تعدیل بکە و قانونی تازە دەربووە و ئەگەر دادگای ئیتیحادی بڕیار بدا بە نایاسایی بوون یا نادەستوری بوونی ئەم بڕگانەی کە مادەی 1 و 22 کە برادرانی یەکێتی تانایان لەسەریدایە بە نادەستوری وەسفی بکە لەو کاتەدا پەرلەمانی کوردستان وجودی نییە کە تعدیلی ئەم یاسایە بکە بگەڕێینەوە قانونی یەکەم هەڵبژاردننی ساڵی 1992 بەم یاسایە هەڵبژاردن بکرێ کورسی پێکاتەکان لە هەرێمی کوردستان لە 11 کورسی دەبێتە 5 کورسی ئەوەی ئێستا برادرانی یەکێتی تانایان لەسەر کورسی پێکاتەکان هەیە خۆ ئەگەر نام بابەتی چواربازنەیی و یەکبازنەیی ئێمە وەکو پارتی پێشتر ڕازی بووین لەسەری بۆیە ئەگەر ئەوڕۆ ئەم بڕیارە بدرێ لەسەر تانەی یەکێتی جارێکی تر ئەمە هەوڵێکی دیکەی بەداخەوە هەوڵێکی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کێشە گەورەکە بۆ پاشخستن ئەنجامدانی هەتا لەم جارش کێشە گەورەکە یەکێتیە بەڕای بەتەکید وایە پارتی سوسیال دموکراتی کوردستان ئەمجارە پرۆژەیەکیان هەیە پرۆژەکەش بە ناوی بە تایبەت ڕەوشی ئێستای ناوخۆ و دروستکردنی یەک گۆتاریە لە نێوان پارتە سیاسیەکان لایەنە سیاسیەکان هەتا ئەگەر یەکێتیش لە ناوێ نەبێ یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە ئەنجومەنێک پێک بێنرێ ئەنجومەنی سیاسی باڵای سیاسی کە سەرۆک حزبە کوردستانیەکانی تێدابی ئەگەر پەرلەمانیش نەبی ئەو کات لە جێی پەرلەمان لەوێ کۆدەنگیەکەبی بڕیارەکەبی لە بەرامبەر بەغدا پارتی لەگەڵ ئەم پرۆژەیە دەزانی لەگەڵبوونی پارتی یا لەگەڵ نەبوونی ئەمە ئیشی بەڕێز وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانە کە وەڵامیان بابەت بەس هیچ ئەم شتە باسراوە لەگەڵ من ئاگداری ئەو بابەتە نیم کە ئەمە ئیشی برادرانی مەکتەبی سیاسی پارتیە بەڵام بە بڕوای ئێمە هەرێمی کوردستان ئێستا لە قۆناغێکدا دامەزراوەی شەرعی خۆی هەیە سەرۆکایەتی هەرێمی هەیە سەرۆکایەتی حکوومەتی هەیە ئەگە پەرلەمانیش کە دبێتە بۆ شایەکی یاسایی بەڵام دامەزراوەی پەرلەمان وەکو پەرلەمانی کوردستان ماوە تەنها ئەوەیە کە هەڵبژاردن ئەنجام بدەین و خولێکی دیکەی تازەی هەڵبژاردن بێ دەست بەکار ببێت لە پەرلەمان ئەگەر نا ئێمە دامەزراوەمان هەیە نابێ ئێمە بگەڕێینەوە ئەزمموی 30 ساڵ بەر لە ئەمڕۆ بەرەی کوردستانی و ئەنجومەنی سیاسی و لەم شێوازانە ئێمە ئەزمونێکمان هەیە پێویستیمان بەوە هەیە کە ئەو ئەزمونەی خۆمان بپارێزین دروستکردنی یەکگوتاری لە هەرێمی کوردستان لە هەموو کاتێکدا زەڕور بووە بەڵام ئێستا لە هەموو کاتێک زەڕورترە ئەوە بوو کە پێشی فترەیەک جەنابی سەرۆک وەزیران سەردانی بەغدای کرد و تیمێکی هاوبەش لەلایەنە پێکێنەرەکانی حکوومەت هاوڕێیەتی جەنابی سەرۆک وەزیرانی کرد بۆ سەردانی بەغدا لەوێت لە گەڵ فراکسیۆنە کوردستانیەکان بە شێوەیەکی گشتی کۆبووەوە و یەکگوتاریەکی دروست کرد بەرامبەر بە بەغدا بەڵام بەداخەوە دوای ئەم سەردانە جارێکی دیکە ئێمە دەبینن هیچ سەردانێکی یان کۆبوونەوەیەکی لە ڕێبینی پارتیوێکی چکە ئێستاش مەسەلەن ئەوە تەخەریکی هەڵبژاردننی مەکتەبی سیاسی خوانن ئەو ڕکوبوونەوەیان هەیە مەسەلەن یەکێکێکی نوێ بی وەکو ئەوان باز دەکەن لێک تێگەشتنێکی باشتر هەبێ ڕاگۆڕینەوە من نازانم یەکێتی نوێ کۆنە ئەوە خۆیان دەبێ وەڵامی بدەنەوە بەڵام
پێم وایە هەموو کات دەبێت کۆبنەوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆی لایەنە سیاسەکانی تر هەبێت بە تایبەت لە سەردەمی ئەمڕۆدا کە پێویستیمان بە زیاتر بەوەیە کە ئێمە بتوانین ئەم قوارەی هەرێمی کوردستان پارێزگاری لێ بکەین بە یەکگوتاری بە یەکدەستی و هەموویەکەوە پژگیری لە دامەزراوەکانی قوارەیەکەی هەتا گوشارێکی نێودەوڵەتیش هەبوو کە لە وادەی خۆی ئەنجام بدرێ هەڵبژاردن بەڵام دواخراوەی یەکەم ئێستا هی دووەمە ئێستا گۆشارەکان فشارەکان بەهێزن یان بەلایەن لانی نێودەوڵەتی وە گرنگ نییە ئەنجام بدرێیان نە بە تاکید لە لای دۆستەکانیشمان زۆر ئەم بابەتە گرنگە لایانی نێودەوڵەتی و زۆر تاکید لەسەر ئەو بابەتە دەکەنەوە کە پرۆسی دیموکراسی بەردەوامی هەبێت لە هەرێمی کوردستان بەڵام لایانی نێودەوڵەتیش خۆیان متابعی سەرجەم دانوستانەکانی ئێمەیان کردی هەنگاوەکانی ئێمە و بەشێکیشیان چاودێر بوون لە ناو دانیشتەکانی بە تایبەت دانیشتانەکانی ئێمە و برادرانی یەکێتی لە دەرەوەی پەرلەمانی کوردستان بۆیە خۆیان لایەن معلومە کە چێ ڕێگرە لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن من پێم وایە کاتی ئەوەیە لایەنی نێودەوڵەتیش پەنجە لەسەر ئەو لایەنە سیاسی دابنێ لە هەرێمی کوردستان کە ڕێگرە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن ناکرێت بڵێت لایەنە سیاسیەکان ڕێک ناکەون ئێمە لایەنێکی سیاسی ڕێگەی سیاسی لە هەرێمی کوردستان ئەو یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕێگرە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن یان ئەگەر بڕیاردرا دیسان دوا بخرێ چێ زەرمەندە هەرێمی کوردستان زەرمەندە بە پلەی یەکەم و ئێمە دەبێ هەوڵ بدەین هەڵبژاردن چیتر دوانەخرێ و لەم وادەیە دیاری کراوە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت چونکە هیچ ڕێگایەکی دیکەمان نیە جگە لە پرۆسی دیموکراسی دەستی باغدا بەهێزتر دەبی کە تازەش زانی ئێمە دەبێ هەرێمێکی کوردستانی بەهێزمان هەبێ هەرێمی کوردستانی بەهێز بە ئەنجامدانی هەڵبژاردن دروست دەبێت هەنگ ئەوەی جەنابی سەرۆک بارزانی لە یەکەم هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە فەرمووی کە بفەرمون بە هەڵبژاردن بکەین ینی ئێستاش لە هەموو کاتێک زەڕۆتر ئەگەر یەکێتی هەڵبژاردن ئەنجام بدەیت یەکەتی لەگەڵ نەبوو بەڵام کۆدەنگیەک هەیە جگە لە یەکە چکەوە دەڵێن بەس کێشە گەورە کە یەکێتیە لەگەڵ ئەوە نییە کۆدەنگێک بینی لایەنەکان هەیە بە ئۆپۆزیسیۆنی شەوە کاکرد لە وەختی خۆی ئەنجام بدرێ دەزانی خۆی ئەمە یان لە ڕووی یاسایی وەشتێکی وا دەبێت بابەشدار نەبی بەڵێ گرفتی تعریفی ئۆپۆزیسیۆنمان هەیە جارێ ئۆپۆزیسیۆنی تەندروست لە هەرێمی کوردستان نییە وجودی نییە ئەگەر ئەو دەرگی ئۆپۆزیسیۆنی تەندروست وجودی نییە تا بتوانێت هاوکار بێت لەم بابەتەدا ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی کوردستانیشدا لەو کاتێ ئێمە لە دانوستانیش بووین ڕۆڵێکی باشیان نەدیت بۆ ئەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەنی ئەمە نیە ئەمەی لە ئیعلام باسی دەکەن و تۆمەتەکە بە پارتی وێچێتیەوە دەبەستنەوە کە نامانەوێت هەڵبژاردن ئەنجام بدەین ئۆپۆزیسیۆن خۆشیان بەشێک بوون لەوەی لەمپەر بۆ دروستکردنی هەڵبژاردن و ئەنجامدانی هەڵبژاردن دەزانی بابەتەکە نابێت چیتر هەڵبژاردن دوا بخرێت چونکە ئەوەی ڕوونمان کردەوە لە ڕابردووشدا ئێمە قسەمان لەسەری کردیە ئێستا ڕوونە هەم لە ناوخۆی هەرێم هەم لە کۆی عێراق هەم لەو وڵاتانە و لایەنی نێودەوڵەتیش و لە نوێنەری نەتەوێگرتوەکانیش لە هەرێمی کوردستان کە بەشدار بوون لە بەشێکی دانوستانەکانی ئێمە ڕوونە کە چێ ناوێ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدە بۆیە ئەم بابەتە دەبێت یەکلایی بکرێتەوە لە گەبرادەرانی یەکێتی کە نابێت چیتر ڕێگر بن لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن چونکە بابەتەکە بە بڕوای من ئەم ڕێگریانەی دروست دەکرێن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە پرسی ئەنجامدانی خولێکی دیکەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان گەورەترە بابەتەکە بۆ ئەوەیە هەرێمی کوردستان و دامەزراوەکانی لاواز بکرێن و موسساتی شەرعی لە هەرێمی کوردستان نەمێنێ بۆیە ئەمە دەبێت هەمومان بەیەکەوە لایەنە سیاسیەکان و خەڵکی هەرێمی کوردستان لەم هێڵی بەرگریکرد نەبین لە قوارەی هەرێمی کوردستان بۆ ئەوی بتوانین لە ڕێگای هەڵبژاردنەوە موسساتی هەرێمی کوردستان بەهێز بکەین گەلەک سپاس بەڕێز زانەماڵە خاڵید سەرۆکێبەری فراکسیۆنە پارتی پەرلەمانتەوە کوردستانی گەلەک سپاس بدەم زۆر سپاس